سيارة كليرة راقر ويسبو تشيسكيكي بلاو بكا شتي بداتي؟ ايش تيك بداتي سيشار بيشش نفر ليرة او كافراجات بسرعي هات ليرة دو دقرانا بس اكثر كتقاري لەسەر شەقامی سەدمەتری کرێکارێک لێرە گیان لێدەستدا ئێرە نزیک قەزای عنکاوەیە بە دیاریکراویش لە نزیک شەقامی نێوان بەحرکەو بۆ قەزای عنکاوە لێرە کرێکاری زۆر دەوەستن ڕۆژانە بۆی پەروەرانێکی حەڵاڵ بۆ ماڵ و منداڵیان بنەوە بەڵام کەمێک پێشێستا کرێکارێک لێرە ئەمە ئەو بەتانیە کە بەسەری دادرابوو لێرە گیان لەدەستدات و لێسادا تەرمەکەی گواستراوەتەوە بۆ پزیشکی دادیزا دەمێ قسە لە گەلەیەکێک لە شاد حاڵەکان بکەم مامە چۆنی باشی ئەوە چۆن بوو چۆن گیان لێدەستدا سيارة كليرة راقر ويسبو تشيسكيكي بلاو بكا شتی بداتێ ايش تيك بداتي سيشار بيشش نفر ليرة او كافراجات بسرعي هات ليرة دو دقرانا بس اكثر كتقاري كتقاري هنا سينا بو ليرة جماعتي هنا ليرة داني عندك بو قلبي بانساج مكر لازم نبزي نبو تشتكي نبو هنا سي نبو ڕاست گیان لێدەستدا تەمەنی چەند بوو خەڵکی شوێن دەربوو ودرين خلق شنغاليا بس تبني تشل تقريبا تشل سال تشل ئەو ڕۆژانە پێکەوە لێرە نێوە دەیناسیێت و رمضان هات بيشتر ندات پێشتردا بس رمضاني سر بس بيجرو ڕووداوەکە کاتژمێر چەند بوو دەزانی بەزەبت ساعة وني بيش سعات دوو بۆ ئەو دەورە هذا باشە ڕۆژانەت لە کاتژمێر چەند دۆ دێنە ئێرەیەوە اما بين ساعة حفت حتى ساعة دوازدي شويش ليرة ام ليرة من ئەو برادرە هیچ ئەوڕۆ هیچ چوو بە ئیش نا ايش نا او دوسير روز نشو ايش سياري بيبو لو راضي كرت ليرة دوسير روز ايش نشو بيش سێ ڕۆژە نەچووە ئێستا تەرمەکەی چێ بردی بردیانە چێ اسعافات اسعافات عصايشات برديان بردیان ادي بردیان نو هەدی بە کەس قسەتان لەگە کە سوکاری کردیان نا كسي لينا ذا شر نبوه يكسر بربو على هو تماشي سيارة دقيقة يكسر كتقار نازن باشە دەست خۆش دەکەن وەکەوەی جۆتان لێ بۆمە قسەی ئەو کرێکارێکە لەگەڵەوەدا لێرە بێکەوە کار دەکەن و ڕۆژانە چاوەڕێوە دەکەن کە دوو دیناری حەڵال بۆ ماڵ و منداڵیان بنەوە بەڵام بە خۆی باز دەکە ئۆتۆمبیلە کاتۆ بۆی کە خواردن یاخود کێچیان پێ بدات و لە نۆرەگرتنەکە وەستا و لە ناکاو بەربەتەوە گیان لێدەزا و لە ئێستادا تەرمەکەی گواستراوەتەوە بۆ پزیشکی دادی لێران ئەمبولانسەوە